فایق بێکەسی نەمر ئەڵێت قەومی کورد ئیسپاتیکەن بۆ عالەمی سەرڕووی زەمین میلەتێکی قارەمانن هەر ئەبێ سەربەست بژین 35 ساڵ بەر لە ئێستا بۆ ئازادی و ڕزگاری ئەم گەلە و شاری کەرکووک هێزی پێشمەرگەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی کوردستانی لە هەوڵێکی تۆکمەدا توانیان شاری کەرکووکی قودسی کوردستان ڕزگار بکەن. بۆ ئەم بەرنامە میوانداری چەند پێشمەرگەیەکی قارەمانمان کردووە لە پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی شوعی کوردستان کە ئەوانیش لە ڕاپەڕینی شاری کەرکووک و لە قۆڵی هەولێر ڕۆڵی کارایان هەبووە. میوانە بەڕێزەکان بەخێر بێن. مام قادر زۆر بەخێر بێت، کاک نەقیب بیبانی، کاک سەرکەوت، کاک محمود، هەموو لایەکتان بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامە. دێمە لای تۆ مام قادر، تۆ لە قۆڵی هەولێرەوە ئەو کاتی کە ویستان شاری کەرکووک ڕزگار بکەن پلانتان چۆن بوو، لەکوێوە دەستان پێکرد، تیپ و کەرتەکان چۆن خۆتان ڕێخستبەوە بۆ ئەو ڕزگاریەی شاری کەرکووک؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆ ئێمەتان ڕخسان بتوانین لە بەرنمەیەکی ئەوهادا بۆ نەوەکانی داهاتوومان ڕۆڵی بەرەی کوردستانی و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون بکەینەوە کە چۆن دەوری ڕاپەڕینیان بینی و چۆن ڕاپەڕینی ئەم ڕۆکەی کوردستان ئەنجام درا. ئێمە ئەو کاتە هێزەکانی ئێمە هێز زیاتر پێکات و لەو پێشمەرگە دێرینانەی کە بەهۆی ئەنفالەوە دابڕابوون هێزێک دروستکرا بوو بە ناوی هێزی بروسک کە لە پێش ڕاپەڕینەوە پەیوەندیمان هەبوو بە سەرکردایەتی هێشێتی و شەید حاجی ئەڵمەت سەرپەرشتی و هێزەیە کرد. هێزەکە پێکات بوو لە چەند ڕەتڵێک لە شارۆچکەی پردێ کۆبوونەوە و ئامادە سازیەکانمان دەست پێ کردبوو بۆ ڕزگارکردنی شاری کەرکووک. لەوێەوە بەڕێکەوتین بۆ کەرکووک. ڕەتڵەکان ئەو کاتە شێد حاجی ئەڵمەت سەرپەرشتی هەموو ئەو هێزەیە کرد، بەڵام پێکات بوو لە چەند ڕەتڵێک بە سەرپەرشتی وەستا سابیر بوو، ڕەتڵێ ترمان بە سەرپەرشتی کاگڕەوەن، ڕەتڵێتر بە سەرپەرشتی کاکەمەدی حاجی کاکەڕەش بوو، ڕەتڵێتر بە سەرپەرشتی مامۆستا ئەحمەد گۆگجە و کاگاسۆ سوور بوو. بۆ ڕەتڵەکان بەو شێوەیە شکرابوون و هێزەکە. من خۆم ئەو کاتە لە ڕەتڵی وەستا سابیر فەرماندەی مەفرەزە بوو، مە ڕەتڵێتر پێکات بوو لە 2 مەفرەزە یا 3 مەفرەزە. من و شەید حەمەڕازی مەفرەزە بووین ڕەتڵەکەی وەستا سابیر. لە پردێەوە ئەو ڕۆژەی بەڕێکەوتوین بەرەو کەرکووک ئەیکردە بۆ شەوی هاتین بۆ ناوشار، شەوی 18 لەسەر 19 بوو بە سیارە لە پردێەوە بەڕێکەوتین لە کۆچەک دابەزین، لە کۆچەکەوە بە پێ بەڕێکەوتین بۆ ناو شاری کەرکووک. ئەیتر خۆتان نەزانن زروفی ئەو ڕۆژە ئەم ڕێکەوتنە چۆن بوو؟ یعنی ئێوە ئاوا بە بێترس ڕێکەوتون یاخود کەمین و لەمپەر نەبوو لە بەردەمتانە کاک قار؟ دەستخۆش ئێمە ئەو ڕۆژەی لەوێ کە دابەزین شەو سعات 11 شەو بوو لە کۆچەک دابەزین بە یاروەلی هاتین. ئەو ڕۆژە کە باسی ئەەکەم ڕۆژێکی زۆر زروفێکی ناخۆش بوو، زروفێکین بوو. کەرکووک یعنی بەلای حکومەتی عێراقەوە تەنانەت چەند جارێ ڕاگەاند بوو کەوتنی کەرکووک کەوتنی بەغایە، عنی بە هەندە بە تونند و تۆڵی دەوری کەرکووک تەندرا بوو بە جێش و بە هەموو نەوە هێزیەکەوە. لێرانە عەلی حەسین مەجید خۆی سەرپەرشتی کەرکووکچیە کرد. ئێمە ئەو ڕەتڵە هێزە کە هاتین بۆ ناوشار زۆر بە زەحمەت و بە ئەوەی بڵین داخل کەرکووک بووین. کۆچەک زۆر نزیکە لە کەرکووکەوە دوور نییە، بەڵام ئێمە لە 11 شەو بۆ 5 بەیانی اینجا گەشتین ناو کەرکووک بەوەی ئەو هەموو بربەستەی لە پێشمان بوو، ڕەبایە ئیتر تۆباران و هاوەن لەسەرمان تا گەشتینە ناو شار. یعنی تەنانەت ڕەگەم بڵێم جارێکش هێزەکانمان پەرتوو بڕاو بۆ لە وێنانە. ئیتر هەر ڕەتڵە و هێزە و بۆ شوێن خۆی دیاری کرابوو، لە پێش نەخشەکەدانرا بوو کە هێزەکەی ڕەتڵەکەی ئەمە بۆ وەستا سابیر بۆ مەرکەز شورتەی ڕەحیماوە دانرا بوو کە ئێستاکانە بارەگای کۆمیتەی ڕەحیماوەیە. ئەو ڕەتڵەی کاگڕەوەن بۆ منەزەمەکە دانرا بوو، منەزەمەی بەعز بوو، ئێستاکانە ئەو مەرکەزی شورتەیە.
ڕەتلەکەی کاکەمەد حاجی کاکەڕەش بۆ گردی گەورەکەی ڕەحیماوە دانرا بوو چەند دۆشکە و وێزێکی بەقۆل لەسەر گردەکە بوو ڕەتلەکەی مامۆستا ئەحمەد و کاگا سۆسوور ئەوان بۆ مەدرسە و زێوەر و معمەل سێوەکە دانرا بوو ئەو کاتە هەموو مەدرسە و شوێنە حکومیەکان پڕ لە جێش بوو ڕەتلێتر هەمان لە کاتە شێت حاجی ئەحمەد جگە لەوەی سەرپەرشتیە موێزەکەی ڕەتڵی خۆش سەرپەرشتیە کرد ڕەتلەکەی شێت حاجی ئەحمەد دانرا بوو بۆ کۆشکی قازی ئێستاکانە مەقڕی حزبی شوێنی کوردستان دێم وڵات کاخاریجان ئەو مایکی دەبێتە کاک نەقیب بێبانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامە تۆ یەکێکی لەو پێشمەرگانی کە بەشداری کارات هەبووە لە ڕزگارکردنی کەرکووک تۆ لە کام قۆڵەوە هاتن چۆنێتی ئامەخۆ ئامادەکردن و چوونە ناو کەرکووکتان بەچی ڕێگەیەک و پلانەکەتان چۆن بوو زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاس مایکەکەت نزیکەیتەوە ئازێ زۆر سپاسانەکەم ئەگەر ئێمە بێنە باسی ڕاپەڕین من ئەبێ باسی پێشتر بکەم ئێمە کە کاتێ بە پارتیزانی لە مانجی پێنجی ساڵی 90 کە هاتی نەخوار بێنە خوارەوە لە قاسمەڕەش کۆبوونەوەکمان لەگەڵ کاک نۆشیروانە کرد کاک نۆشیروان ئەو کاتە لە مانجی پێنجی 90 کە هێشتا سێ مانجی مابوو بۆ پەلاماری کوێدا حکوومەت عێراق ئەو کاتە کاک نۆشیروان باسی ڕاپەڕینی کرد باسی ڕاپەڕینی کرد و ئەوانە ئیتر کە بێن مەبەستم لەوەیە بەرنمەکە ئەو کاتە مەسەن پێشتر دانرا بوو بەرنامی ڕاپەڕینەوەانە کە بێنە باسی ڕاپەڕین لە دوای ئەوە کە بە پارتیزانیش لە خوارەوە بوون ئێمە لە پیرە مەگرون بوون ئەو کاتە یەکێتی بەرنامەی ڕاپەڕینیدانا جیهازێکی دا پێش ئەوە ئێمە بۆ خۆمان خەتی وەسڵ بووین لە بین ڕێخستنەکانی ناو شار بۆ سەرکردایەتی دوایی یەکێتی نیشتمانی کوردستان جیهازێکی ڕاکاڵی داخلی سلێمانی کرد ئەو کاتە عەدە جیهازەکەش خالی ڕەزا بوو خالی ڕەزا بوو بۆ سلێمانی داینا ئەیتر ئەو کاتە ڕەتلەک هینەکەەوە بوو لە بینە سەر ڕاپەڕینەکە لە حوتی سێ جام بۆیە کە باسی لە سەرتاوە باسەکەم چکە لەبەر ئێمە لێەوە پیا هاتینەوە کاگاڵەژە کە لە حوتی سێ شاری سلێمانی مەسەن ئازاد کراوانە ئێمە لێوە ڕانەوەستان من و شەیداکۆ و کاتە شەیداکۆ سوور فەرماندەم شەید ئاواتەڕەش بوو ئەوانە مەسەن فەرمان لێەوە ڕانەوەستا ئێمە هاتین بەرەو چەند سەماڵ هاتین ئەو کاتە مەسەن 6 مانگ وابزانم چەند سەماڵ ئەو بوو ڕاپەڕنی تا ئێمە لە سلێمانیەوە خۆمان بۆ نەژرا هاتین لە چەند سەماڵ هاتین لە چەند سەماڵ تەماشای وەزەکەمان کرد و گەڕانەوە بۆ دوایی هاتینەوە دووبارە هاتینەوە چەند سەماڵ ئەنجا دوایی لە بستنۆی لە عەفو نۆزدەی سێ بوو کە ئیتر بەرنامەکە دانرا کە داخلی کەرکووک بوون ئەو کاتە لە سنووری سلێمانیەوە سێ بەتالیۆن بوون بەتالیۆنی 6 بەتالیۆنی حوت بەتالیۆنی 15 بەتالیۆنی 15 لە بەتالیۆنی 15 بوون لە بەتالیۆنی 15 کە غەریب سەعید فەرماندەی بەتالیۆنەکە بوو شەید غەریب هەڵەتنی جێگری بوو ئەو کاتە شەید ئاکۆسوور فەرماندەی تی بوو شەید بەکر عیسێوی فەرماندەی تی بوو شەید عەفو کاک عوسمانە سێدەری فەرماندەی تی بوو لەگەڵ شوانە مغاغیە لە بەتالیۆنەکەی ئێمە ئەوە بوو ئەو ڕۆژەی لە بستنەوەینەوە کە نۆزدەی سێ کە کاک حاجی هەڵمەتوان داخلی کەرکووک بوون ئێمە ویسمان ئەلێەوە بێن داخل بین لە خەتی سلێمانیەوە بەڵام لە ڕێیەکە تووشی شەڕێک بووین لەگەڵ مجاهدی خەڵک ئەلەو منتیقەیە بوو ڕامانی شێشا بۆ شەڕەکە بۆ چۆ بۆ معمەل چەمەندۆکەی لەیلان لەبەر ئەو شەڕە نەمانتوانی بگەینە کەرکووک شەهید یەشکماندا بە ناوی شەید جومعە لە خەڵکی سلێمانی بوو ئەوە بوو ناچار گەڕاینەوە بۆ بەیانیەکەی کاک ملا زومەر ئەو کاتە سەرپەرشتی ئەو ڕەتڵەی ئەوەیە کرد ئەو قۆڵەی ئەوێ کاک ملا زومەر سەرپەرشتیە کرد سەعات هەشتی بەیانی بانجیان کرد و کۆبوونەیەکیمان کرد لە فەرماندەی مەفرەزەوە تاکو ئەگاتە بەتالیۆنەکان داوای لێکردن و تەبێ بە جادە و جادایە هجوم کەین لەبەرەوەی ئەو کاک حاجی هەڵمەتوان لەوێ حەسر بوونا ئەبێ زوو ئەو خەتە ببسێنین و بچینە ژوورەوە ئەوە بوو ئەو ڕۆژە سەعات عەسر بوو جادە و جادەی هێرشمان کرد هەموو بربەستەکەمان بستان
تا هاتینە داخلی کەرکووک. زۆر سپاس دێمە وڵات کاک سەرکەوت دووبارە بە خێر بیتەوە جەنابەت ناسرایی بە کاک سەرکەوتە شەلوانیە تۆ شار خەڵکی بیبانیت باشە بەرنامەکەمان هەر بوو بە تێکۆشەرەکانی بیبانی جەنابەت لە کام قۆڵەوە بوون پلانی ئێوە چۆن بوو بۆ ڕزگارکردنی کەرکووک ئاستەنگەکانی بەردەم ئێوە چی بوون کە هاتنە ناو کەرکووک لە یادی لە یادی ڕاپەڕینە پیرۆزبایی لە هەموو کوردستانیان و گەلی کورد و هەموو کەسوکاری شەیدان کەسوکاری سەربەرزی شەیدان و پێشبارگە دێرینەکان و ڕێخستنە دێرینەکان و هەموو تێکۆشارانی کورد لە خزمەتا بوو یادی ڕاپەڕین یادێکی زۆر مەزنە زۆر مەزن و پیرۆزە چونکە ئەم یادە یارێکی شکۆدارە بەهار بە پیرۆزی و شکۆداری شەمێن ئەگەر بیتە سەر باسی پلانەکەتان لەبەرەوەی کاتمان کەمە ئێمە شار وەکو سەرەتا کاک نەقی باسەکەی کرد و کاهێنیش ئەمانە تێر و تەسەر شتەکانیان گواستەوە تۆش لای خۆتەوە چونکە سەمری باسەکەی خۆشمانەیەکە وەکو ئاوێنێکی شکا وایە هەر پارچەی لایەکێت بەڵێ اینجا ئێمە بە هەماشیەوە لە زەڵێەوە دابەزین هێزێکمان هەبوو پێکاتین لە هێزێکا بڵین بەرنامەی ئەوە کە ڕێکخرا بوو چەوەنێم پارتیزان لە پشتەوە بین بەڵێ کاک سەرباز مام حسێن کراوە سەرتیپمان دوای کاک نەهرۆی قەسرۆکی شەید بوو شەید نەهرۆ قەسرۆکی جێگری بوو کاک مەلا فەرمان و کاک مەلا شاخی ئەمانۆ کادرێکی ڕامیاری لەگەڵمانە بوون کاک سەرکەوتە ڕەش بەڕەحمەت بە ئەوی شەید بوو فەرماندەی کرد بوو کاک هیوا ڕەش فەرماندەی کرد بوو کاک بەختیار خاڵە بەخە کاکەمە ناسرا و بە بەختیار ناسرا و دوای بە خاڵە بەخە ئەوی شەید بوو فەرماندەی کرد بوو جێگرەکانیشی پێکاتبوون لە تاالف فاروق ئامۆزای شێد ماماراز بوو شەید ئەمەلا ئاراز سامان و سامان ساڵ ڕەمەزان برای ئەمیت پێشڕەو ئەوانی ترشمان بەگشتی ئەوانی کە هینەکان بوون ئەمانە مەفرەزە بوون هەموو پلیان هەبوو لەوێەوە بەرنمەکەی ئێمە ئەوە بوو کە بین بوو بەرنامەی کەرکووک بوو بەڵام لە چۆ لە دەوروبەری هەولێر لەبەرەوەی ئەو ئۆردوگانی دەوروبەری هەولێر بنەسلااو دارەتوە و ئیتر جەدیدەیە و ئیتر کەورگۆس و ئەوانە بەگشتی خەڵکی ئاواری کەرکووک بوون کە هەڵکەندرابوون لە سنوورەکان لەوێ خراپبوونە ئۆردوگار زۆر لەملەکانەوە ئێمە بابێنەوە سەر ئەوە کە لە یانزەی مانگ ئەکسەر لەوێ کە لە بڵێن لە کاتی لە سێی مانگ لە هینە ئاسی کەڵک سەری هەڵدا لە پێنجی مانگە ڕاپەڕینەکە گەیە قەڵازی و بناڕانیە دوای ئەوە بەرەو کۆیە دوای ئێمە کە هاتی نەخوارەوە ئەمە زیاتر مە بەسمانە باسی کەرکووکە بەگشتی ساما یانزەی مانگ گەشتی نە هەولێر لە هەولێر کە زەنزان بە ئێمان وت ئێمە نابێ بچینە هەولێرەوە لەبەری شوێنی ئێمە ئۆردوگاکانە ئێمە بەرەو هیناتین بنەسڵاوە لە بنەسڵاویش کاکمەلە شاخی و کاکمەلە فەرمانە ئەوان چوونە دارەتوو کا کوردۆمان هەبوو بەرەو هینچوو کەورگۆسک و ئەو ناوانەی تر ئێتر لەوێشەوە ئەوێ کە ئێمە چوین تا تەقەمەقەشی تیانەوە بەتاوی هەموو ئازاد کرابوون بەڵامی ترەوە بە ئێمە بە کەسوکار خۆمان شاد بووینەوە دوای ئەوە یەکسەر بەرنامەی ئەوە دانرا لە یانزەی مانگ دوانزەی مانگ پردی ئازاد کرا دوای ئەوە یەکسەر پێمانێت ئێمە بەرنامی کەرکووکمان هەیە دەچین بۆ کەرکووک چوین بۆ کەرکووک لە کەرکووک شێزەکان کۆ کرابوو هێزی بروسک ئەوانە لە کەرتەکانی خۆیان کە ئیسا باس کرا هەمووی پێکاتبوون ئێمەش لەگەڵ ئەو کەرتەی خۆمانە بە ناوی تیپەوە کاک سەرباز سەرتیبمان بوو لە شانزەی مانگ 15 لەسەر شانزەی مانگ بەرنمەیەک بوو بچینە کەرکووکەوە کە گەیشتینە ئەو کاتێش بە تەم بوو هەم تەم بوو باران بوو ئەوش بوو تاریکە شەش بوو دەسەر حکوومەت تەوان و کاتە سێ پشتێنی ئەمری دانابوو بە ڕەبیە و بە ماڵگە و ئەو شتانە ڕێ ئاسان نەبوو ڕاستەخۆ مل بە هینەکانەوە بووی لە بەهۆی ئەم دووسێ قۆڵە جا گەیشتینە لە دەی بیبانی لەوێ تەپۆڵکە گرتی هەبوو پێشیا پیانەوت کاتی خۆی دیارە کەسێک لە بادینی هاتووە بەلای حسێن بۆ لێ مردووە ناشتویانە پیانەوت گردی حسێن بادینی لەوێ مەڵگەیکی ڕژێمی لێ بوو کاتێکم زانی من لە ناو هین بووم لە ناو سیارەیە بووم لە ئەلبێکی گەور بوو دانیشتە بووم تەماشا گوێم لە زرمەیە بوو سەرێکم هەڵبڕی وام زانی هاوە نهاتووە دوای پاش ماوەگەوەنم پێچوو تومە بەشێک لەو خەڵکی ئێمە چوونەتە سەرەوە هینە تاپۆڵکەیە لەوێ مینیان پێ تەقی بوو
کێڵگەیشی منی گەورەی لێ بوو تر کاتێکم زانی وتیان سەرکەوتم بەڵێ چی بووە وتیان کاکە دابەزە و پێشبەرگانەوان کەوتەتە مینەوە ئەو کێڵگەی ئەوتم کەسی تر نییە هەزار کەس دیارە وتیان ناوەڵای کەس زیار نیە مژی تر قۆڵ خۆمی هەڵماڵی وەکو پیشەی پێشومان لە پێشبەرگایەتی شتێک فێر ببووین ئیتر ڕێسەڕەیەکم کردەوە بە خێرایی چووینە سەیری سێرەکەم 11 کەس کەوتووە دوانی شەیدا نۆی بریندارە یەکێ لە شەیدەکان ئاوە توانکەی گردبوو بەدەسەوە زۆرم پێ لە گیانگرا بوو هەرسێ پەنجەکەی ئاو لە قەت لولەی توانکە بوو ئاو بەسەر دەم کەوتو شەید بوو ئیتر بەخوا پشتیوانی خوا هەر 11 کەسەکەم دەرێنە و گەڕاینەوە ئەمجا بووە دوایە وتیان ئێمە لەبەرەوەی بەهێز ناتوانین یەکسەر ڕاستەخۆ لە هێزەکەی ڕەبێ و مۆڵگەکان بدەین دەبێت بەرنامەیە ترمان هەیە بۆت کە تاریکی شەویشە ئاشکرایش بووین ئەنجا ئەم کەوتنە ئەم هینەوە ئەم کێڵگەی مینەشەوە بەبسێ هۆیەوە ئەبێ بکشێنەوە کشاینەوە بۆ پردی زۆر سپاس دێمە وڵات ئەو مایکە بێتە کاک مەحموو سپاس بۆ ئامادەبوون و تەبەن کاک مەحموو یەکێک لە هاوڕێیانی حیزبی شوعیە جەنابەت ئێستا بە نوێنەرایەتی هاوڕێیانی حیزبی شوعی بەشداری لەگەڵمان لە ڕابردووە هەندێک گلەیتان کردبوو کە ئێوە بەشداری ئەم ڕزگارکردنی شاری کەرکووکتان کردو بەڵام میوانداری ناکرێن بۆ ئەم بەرنامە ئێمە میوانداری چەند پێشمەرگەیەکی حیزبی شوعیمان کرد بەڵام تر ئەو بوو بەڕێزت ئامادەبووی هاوڕێیانی تر بە هەر هۆکارێک بێ نەیانتوانی ئامادە بن بفەرموو جەنابەت وەکو حیزبی شوعی ئێوە ڕۆڵ و پلانتان چۆن بوو بۆ ڕزگارکردنی شاری کەرکووک هەماهەنگیتان چۆن بوو لەگەڵ هێزی پێشمەرگەیەکێتی سپاست دەکەم تۆزە دەنگت بەسکەیتەوە سپاست دەکەم سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی خاشی کورد و کوردستاندا دەنەوێنم لە هەر چوار پارچەی کوردستان هەڵبەتە لەم ڕۆژە پیرۆزەیە کە یادی ئەو ڕاپەڕینە پیرۆزە ئەکەینەوە یادێکە پرشکۆیە یادێکە ڕنگدانەوەی کاری یەکدەستی و یەکگرتووی و بەرەییە ئەو کاتە بەرەی کوردستانی حکمڕانیە کرد ئەو کاتە بەرەی کوردستانی قیادەی ئازادکردنی کەرکووکیە کرد ئێمە لە دوای ئازادکردنی شارۆچکەی بنەسڵاوە و هەولێر و ئەوان هاتینە پردێ پردێش ئازاد کرا هەر لەوێ ئەندامانی سەرکردایەتی بەرەی کوردستانی هەستان بە ئەنجامدانی کۆبوونەوەیەکی گرنگ بۆ چۆنیەتی ئازادکردنی شاری کەرکووک تەبعاً هەر هەموو لایەنەکانی بەرەی کوردستانی تیا بەشدار بوون هەر یەکە بە پێی حەزمی خۆی بەڵام وەکو حزبی شوعی حزبی ئێمە مامۆستا عەلی زەنگەنە و هاوڕێ شاخەوان ئەوان بەشدار بوون لە کۆبوونەوەکەیە و بڕیاریان دا کە هێزێکی تۆکمە لە هاوڕێیانی شارەزا و بە ئەزمون لە شەڕ لە هاوڕێیانی حزبی شوعی دەستنیشان بکرێن بۆ ئازادکردنی شاری کەرکووک ئەوە بوو لەوێ لەژێر کاریگەری بڕیاری بەرەی کوردستانی هێزێکی زەبەلاح بەڕێکەوت لە لایەنەکانی بەرەی کوردستانی کات عەسرێکی تاخیر بوو بە ئۆتۆمبیل بەڕێکەوتین هاتین سنوورەکانمان هەمووی بەزان حتا گەیشتنە سنووری کۆچەک حتا سیارە حکمی کرد و بڕێ کرد زانیمە حتا چ ئاسێک بە سیارە بڕۆین پێمان باش بوو لەوێ سیارەکانمان جێهێشت سیارە گەڕایە دواوە ئیتر ئەو هێزەی کە ڕۆیشتن بەرەو ئەوێ زیاتر لە 300 پێشمەرگە دەبوو بە هەموو لایەنەکان و کۆمەڵی خەڵکی هاونیشتیمانیشمان لەگەڵدا بوون طبعاً لەوێ کە گەیشتینە حدودی کۆچەک سنووری کۆچەک لەوێ چاوساغی هێزەکە کاوە کۆچەکیە کرد کە خۆی بەداخەوە شەهید بوو یادی بەخێر کاوە بست بە بستی ئەو ناوچەیە شارەزا و بە حکمەوەی خۆی خەڵکی ئەوێ بوو کە لەوێ چوینەوێ دنیا تاریک بوو تاریک داهات و ئێمە ویستمان هێزەکە بجوولێن و بەرەو پێش بڕۆین و ئەو سیلسیلە ڕەبیانە لە کۆچەک و یاروەلی ببەزێنین و داخل بەناو شاری کەرکووک بین دیار بوو ڕژێم هەستی بە هێز و هێزی پێشمەرگە کرد بەرەو ڕووی ئەوان دەچن چەند هاوەندێکی تەقان هێزەکەی ئێمە بە حکمەوە خەڵکێکی تیا بوو هەروە کەوت بۆ گەڵمان و هاونیشتیمانی بۆ ئەوانە بۆ خەڵکێکیان گەڕانەوە بەڵام زۆربەی هەرە زۆرمان چاونەترسانە توانیمان سنوورەکە ببەزێنین و داخل بەناو شاری کەرکووک بین بەڵام چۆنیەتی بەزانینی سنوورەکە هەروە هەوەنتە نەبوو هەروە بەسیط نەبوو ئەو سنوورە یعنی ڕەبیەکان ئەوەندە لە یەکەوە نزیک بوون لە ماوەی بینی دوو ڕەبایە 150 بۆ 200 مەتر دەبوو یعنی ئەوەندە لە یەک نزیک بوون جوندەکانمان دەدی هاتوچویان دەکرد چەند هاوەنێکیان تەقان هێزەکە هەنێکی گەڕایەوە ئەوەی دیکە ملمان ناوتمان دەچین لەوێ دانیشتین
دانیشتنیەکی کورتمان کرد چۆن دەرباز بین لەم ڕەبیانە نەخشەیەکماندانا بە تایبەتی خاڵ ناگرێت وەساسابیر دەورێکی ئەساسی هەبوو هەستاین ئەوانەی کە دیکەسییان پێبووتیان لە قۆڵێکەوە بن ئەوانەشی کە ئارپیسیان پێبوو لە شوێنێکی لە کۆڵێکی دیکەوە بن هێزەکەی دیکەش بە بینی هەردوو ڕەبایەکە با ڕێ خۆی بگرێتەوە بەرو بڕوا بۆ ناو شار بۆ ناو کەرکووک ئێمە خوتەیەکی ئاوامان بەکارهێنا ئەوانەی بکەسییان پێبوو دەست لەسەر پەلاپیتکە ئەوانەی ئارپیسیان پێبوو دەست لە سەر پەلاپیتکە ئەوەی دیکەش کە ڕۆیی وتمان ئەدنا حرەکە بوو دەست ڕێژی بکەنە سەر ڕەبایەکان هجوم کەنە سەر یەکسەر هجوم بۆ ڕەبایە دژمن هەستی بەمە کرد ئەژنۆی شکا بوو ڕەتڵەکەمان تێپەڕی حتا ئاخر پێشمەرگە پەڕێوە ڕەبایەکانی بەزان ئەنجا دوای ئێمەمانان ئەوەی بکەیسیمان پێبوو ئەوەی ئارپیسیمان پێبوو لە دوای ئەوانەوە شۆڕ بووینەوە گەیشتنە سۆنەگۆلی لە سۆنەگۆلی دانیشتین قیادەکان ئەوانێکەوە لێپرساوی مەفرەزەکان بوون دانیشتین ئێمە من بووم حەمەڕەشاش بوو لە هاوڕێیانی حزبی شوویی لە ئەوانی دیکەش یادی بەخێر شەید حاجی هەڵمەت بوو خاڵە کاکەمەت بوو کاگڕەوەند بوو کاگنەقی بوو کاکادر ئاماژیان بە ناوەکانیان کرد من هەندێ ناوم لەبیر چۆتەوە داوای لێبورد نەکەم بەڵام بە هەمان شێوە وەکو کاری بەرەی لەوێ دانیشتین و نەخشەیەکی دیکەمان داڕێژت بۆ چونە ناو شارەوەی ناو ڕەحیماوە ناو کەرکووک قۆڵەکانمان دابەش کرد هەروەکو کاکادر ئاماژەی پێکرد بۆ چەند قۆڵێک دابەش بوو بۆ لای ئەم پردەی عەرەفە بینی عەرەفە و ڕەحیماوە بەستێتە یەکەوە ئەلەوێ مەفرەزەیەک دیاری کرا و پێز ناکە ناو مەفرەزەکان بێنم مەفرەزێک دەستنیشان کرا بۆ مەرکەز شورتەکە مەفرەزێک دەستنیشان کرا بۆ فرقەی مەیسەلون مەقەر حیزبەکە بوو مەفرەزەیە تەشخیص کرا بۆ ماڵی قازی مەفرەزەیە تەشکیل کرا بۆ گردەکەی ڕەحیماوە ڕەبیەی ئەوەی لەسەر بوو بەو شێوازە مەفرەزەکان دابەش کرا ئێمە توانیمان گورزی خۆمان بوەشێنین هەر لە سەعاتی یەکەمدا بەو تەوجیهاتەی کە حیزبی ئێمە دابووە ئێمە حزبی ئێمە تەوجیهمانی کردبوو مەقەڕی حزبەکە دەبێ بکەنن بارگای حزبی شووعی ماڵی قازی دەبێ بکرێتە بارگای حزبی شووعی لافیتە ئەوانەیاندا پێمان بوو هەر کە ئەوە کۆنتڕۆڵمانکردن و لافتەکانمان دانا لەسەری و بووە بارگای حزبی شووعی مەقەڕ منەزەمەی مەیسەلون و ماڵی قازیش هەر بە هەمان شێوە ئێمە بەو شێوەیە توانیمان گورزی خۆمان بوەشێنین کاتژمێر گەیشتە دەوری دەو بە پشتەوە ڕژێم سەیتەرەی کردە سەر وەزعەکەیە ئێمە لە ناوە کۆنتڕۆڵمان کرد بوو هەموو شتێکمان کرد بوو ئەوەی مقاومەی زۆری کرد مەقەڕ منەزەمەکە بوو شەیدێکی زۆرماندا لەوێ هەموو لایەنەکان شەیدیان هەبوو لەوێ شەیدی ئێمە شەید عادل حتا هاوڕێیەک بوو حزبی کۆمەنیستی ئێرانی بوو هاتبوو بەگەڵمان کەوتووە و لێ شەهید بوو هاوڕێسی بەرمان لەوێ شەهید بوو ئیتر پاش سەعات 11 حکومەت سەیتەرەی کردەوە دەبابە هات ئەو پردە هێزی پێشمەرگەی لێ نەمابوو ئەوەی لە عەرەفەوە دێ لێ نەمابوو فرسەتی بینی بۆ حکومەت قووەتی هێنا و دەبابە و ناقیلە ئەوانەی هێنا بۆ لای ڕەحیماوەی کۆن ئەترافی شارەکەی گرت کۆنتڕۆڵی کرد خەڵکی ناو شارەکە گەواهی ئەو ڕاستەیەن ئاماژە بۆ ئەوەکەم خەڵکەکە هەراسان بۆ یانوت هیچتان پێ نەکرا خۆتانە فەوتێن و سەر ئێمەشتان کرد بە کوڕا کوا هیچ هێزێک نییە بێ ئیمدادتانکە ئێمەش دلیانمانەدایان بەڵێ هێزمان هەیە هێز لە دواوەیە ئێستا دەگا بەڵام ئەوان مەویست بوون کۆپتەرش دەسوڕا ئەجا بە حقیقەت ئێمە کە زانیمان وەزعەکە ئاوایە ئیمدادمان بۆ نەهات بە تایبەتی خۆڵی سلێمانی لە کاتی ئێمەیە داخل نەبوو وەکو کاگنەقی بە ئاماژەی پێکرد وتی برادرانمان ئەڵێن حاجی هەڵمەتوان لە ژوورەوە حەسر بوونە دەبێ بچین هەر چۆنێ بێ ڕزگاریان کەین ڕاستەکە لە دوای نیوەڕۆ عەسر هێز داخل بوو هات قۆڵی سلێمانی ڕۆژێک پێشەوە چوونە ناو شاری کەرکووک قۆڵی سلێمانی ڕۆژێک پێش ئێوە چوون بە فەرماندەیش کاک شەخکەریم چاوڕەش و شەهید سەید جەوهەر ئەوان ڕۆژێک پێش ئەم قۆڵێکی هەولێر چوونەتە ناو شار نەناخۆ شتەکە ڕوونە کاک عەفوم کە ئێمە شەوی 18 لەسەر 19 ئێمە شەوە لە ناو کەرکووک بووینە 19 مانگ ئەم حەلانە دەور مەغریب ئەنجا هێزە ئەساسیەکە هات ئەنجا بۆ ڕۆژ دوایی تر ئاگری نەورۆز لەسەر
گردەکە کراوە بڕابکە یەکەم تەقا لە ناو شاری کەرکووک یەکەم مەفرەزە چووە ناو شاری کەرکووکەوە شەی سەیجۆرە و مەفرەزەکەی و بەڕێز کاک کەریم چاوڕەش بوو نەچوونەتە ناو شاری کەرکووک دوایەوە ینی قەدەرێکی دوای ئەوە مەفرەزەکانی قۆڵی هەولێر و ئەم قۆڵانەی ترچوونە ناوە کاک ئەبڵا مەسەن قۆڵی سلێمانی ئێمە کە باسەکەم باسی قۆڵی سلێمانی کە باسەکەم ئێمە ئەو هینانە نەبووی مەسەنەوەی کە شێت حاجی هەڵمەت و ئەوان کە هات نەژوورەوە حاجی هەڵمەتوان هینەکەیان پسان حیزامەکەیان پسان و هات نەژوورەوە ئەویان کرد سەید جەوهەروانش هەمان شێوە حیزامەکەیان پسان و هات نەژوورەوە بە اختفا لە ژوورە بوون دەستیان بەئین کرد بەڵام ئێمە هاتین حیزامەکەمان پستان لەگەڵەوەی کە کاک سەرکەوت باسی کرد مەسەن کە مەسەن سلسلەی کانی دۆمەڵان و کەلیسیەکانیان پستان خۆر ئەو خەتینم ئێمەش لێ مەسەن ئەو کەلەی کەلی بڵێ کەرتڕێن و ئەونا ئەوانەمان پستان و هاتین ناو کەرکووکەوە ئیتر کە هاتیە ناو کەرکووکەوە ئیتر هینەکە نەما حیزامەکە نەما ئەمان توانیان ئازاد بن زۆر سپاس وچانێک وەر ئەگەرم و ئەگەڕێنەوە بنەرانی بەڕێز و خۆشەویست وچانێک و ئەگەڕێنەوە لاتان بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی تر سڵاوتان لێ بێ و گەڕاینەوە بۆ درێژەدان بە چیرۆکی ڕزگارکردنی شاری کەرکووک لەسەر دەستی هێزی پێشمەرگەی کوردستان مام قار جارێکی تر بەخێر بیتەوە حەزەکەم درێژە بە ئەو بابەتەی ڕزگارکردنی شاری کەرکووک بدەی لەکوێیە کە باست کردوتت ئێمە ئەو هێزانی کە هاتینە ناو شاری کەرکووک باسی چەند فەرماندەیەکت کرد بەڵێ ئێمە گەشتی ناو جێی کۆشکی قازی بۆ ڕەتڵەکەی شێت حاجی هەڵمەت دانرا بوو بەڵێن ئەتر ڕەتڵەکان لەو کاتێ هێزەکان زۆر لەناو شاریش هەموو مەدرسە و شوێنەکان بەجێشی عێراق تەنیا بوو زۆر لە ڕەتڵەکان نەیانتوانی بگەنەوێ زۆر بەی ڕەتڵەکان ئەوەرجە لەسەر ئەو مەرکەز شورتەکە کۆبوونەوە لەوێنانە کاتە پێشەوەی بین شەید حەمەڕازی ئەمر بەفرەزە بوو لەگە ئێمە بریندار بوو مەرکەز شورتەکەمان گرت لە وێنانە ئێمە خۆریکی کۆنتترۆلی ژوور و شتەکان بووینەوەانە وەستا سابیر هادوویتی مامەقالە ئەو هێزەی ئێوە بپەڕێتەوە بۆ منەزەمەی شورتەکە منەزەمەکە ئێستاکانە مەرکەز شورتەیە دەبابێ لەناو فلکەی خوانە نایلێ هێزەکە لە جادەوە پەڕێتەوە هەم بە دۆشکان بە تۆ لەو خەڵکەیەدا شەیدێ زۆرمان دابوو لە وێنانە شەید دکتۆر تایر لەوێ شەید بوو ئیتر کۆمەڵێ شەید و بریندار بووبوون وتی هەرچۆنێ بێ مەفرەزەکەت بەری و بچی ئەو دەبابەیە بگری ئێمە لە سوڕاینەوە لەوێ بە پشتان ڕۆیشتین ئێمە سنووری ڕەحیماوانە شارەزاین چوم لای پشتەوە بۆ مەدرسەی گۆران وانە مەدرسەکان پڕی جێژ بوو لەگەڵ مەدرسەکەش بۆ شەڕمان و هەتا بەڵام پێشەوەی ینی ئێمە سەر کەوتمە سەربانێک مسەیتەر بوو بەسەر فلکەی خوانە یەکسەر بە جارێ یەکەم جا بە ئەربیجی لە دەبابەکەی ناو فلکەی خوانمدا دەبابەکەمان شکاند و جوندیەکان ناوی ئەوانەی مابوون دەرپەڕی ڕایان کرد لەگەڵمە کۆمەڵێ ئەو پێشمەرگانە برادێکم لەگەڵ بوو ئەو کاتە عەدەد بیکیسیمان بوو تر بە بیکیسیەکەوت لێیدا دووسێکی لە جوندیوینانە کوش لە وێنانە بتر هێرشمان بدە سەر مەدرسەکە و مەدرسەکەشمان گرت دەرچوین لە قاپی مەدرسەکەەوە ڕۆیشتین بۆ ناو فلکەی خوان دوو برادری ئێستاکانەژ ماون لە ژیاندا نەهرۆ ڕەش و زەهاو هاتن بەرەو پیری موتر چوین بۆ فلکەی خوان لای دەبابەکە تا کاکزەواوم نرد وتم سەیرێ ناو دەبابەکە بکە تۆ پانتۆرت لە پای باشترە من بەجلی کوردیەوە بندینن لەبەرە جێژ لە بەنزیخانەکەی تەپە مابوو لەوێ تەقیان لێمانە کرد ئیتر سەیر ناو دەبابەکەی کردوتی کەسی تیانە ماوە هاتمە خوارەوە شەید حاجی هەڵمەت لەو بەرەوە بانگمی کرد چەند کەسێکی لەگەڵ بوو بەڵام عەدەدیان کەم بوو هێزەکەیوان پرشوبراو بووبوونەوە تر داوای لێم کردی جەماعەتەکەت بێنە وەرە بۆ لای من پەڕیمەوە چوینە لای حاجی لای ئەو ئێستاکانت جێی دوکانی تایە فرۆشەکانە سوڕاینەوە بە پشتە ڕۆیشتین بۆ لای مەقڕی حزبی شوعی لەسەر جسرەکەی قیتارەکە ئەو کاتە قیتار بەو بنجسرە ئەڕۆی جسرێکە ئێستاکانەش ماوە لە بانی ناقیلەیەک بوو ناقیلەکە دۆشکەی لەسەر بوو ئێمە لە پشتەوە چوینە ناو مەقڕی ئێستای کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان ئەو بینایە چوینە وێنانە
شید حاجی ئەحمەد وتی باربیجی لەو ناقیلێ بدە بەشکم بیشکێنی منش ئیتر لەو کاتە وەکو ڕێزێ بۆ حاجی ئەحمەد قبڵم نەکرد وتم ئاربیجیەکە ها بدەمە تۆ بە ئاربیجی لێدا ئێمە هێرشەکەینە سەری ئیتر حاجی ئاربیجیەکی لێدا و ئێمە ژێرشمان کردە سەری و چوین ناقیلەکەمان گرت و بەڵام تووشی شەڕێکی زۆر تون بووینەوە لەگەڵ ئەو هێزەی لەناو مەقەرەکەی کۆشکی قازی بوو ئەو کاتە ئەمنی ئیجرام مکافحە لەوێ بوون ئەمن اقتصادیان پێوت زۆر مقاومەیان کرد شەڕێکی زۆر بینمان کرد دۆشکەی سەر ناقیلەکەم دەورەی لەسەر دۆشکە کردووە دۆشکەم خستە سەر ئیش و بەو دۆشکەیە لێیانماندا زۆر هینمان کرد دەسمیل نابوون ئەتر بە ناچاری شید حاجی ئەحمەد داوای لێم کردوتی وەرە با من و تۆ بگەڕێنەوە بچین بۆ ڕەحیماوە هێزیەتر بێنین و گولاربیجی و شتمان کەم پێماوە ئەو گولاربیجی و بێنین و اینجا بگەڕێنەوە ئێمە من ئەو ڕۆژە لە شەڕانە هەتا ئەو کاتە ئەوە بەرەو نیوەڕۆ دوای نیوەڕۆ ڕۆی هەندەم ئاربیزی تەقاند بوو جۆم تەواو کەڕ بووبم جۆم لێ هیچ نابوو بانگمیان کرا لە تەکم حاڵی نابووم لەبەرەوە ئاگام لەوە نەبوو بوو دەبابە دەور لە فەیلقەوە هاتووە بە عەرەفە دەور ڕەحیماوەی گرتووە تۆ لە ناو ڕەحیماوادا جۆم لێ نابوو گەیشتینە ڕەحیماوە اینجا زانیمان لە وێنانە سەید دەبابە دەور ڕەحیماوەی گرتووە هەرایە خەڵک تەواو شەڕەژاوە خەڵک بێئومێد بووە لەوەی هێزی دووەم بێ ئەیتر چاوت بۆ خەڵکا کۆت ناچار بووین وەڵا ئاربیزیەترم پیا کرد وتم ئێستا چم ئەو دەبابەی بانەوەی ڕەحیماوە ئەشکێنم لە بانەوە لای غازەکە بوو وەڵا لەوێەوە سەرکەوتم لە هەورازەکەی سەرەکەوێ بۆ بانەوە بەرەوە بڕم یەکسەرە و لە پێشرا لە ئێمەیدا و من لەوێت بریندار بووم میتر زۆر بریندێ خدارێکی خراپ بووم تۆ لەسرم و لە بنجۆم و هەموو سەر و بەسکم بریندار بوو ئەیتر ئەو برادەرانە فەیسەڵ خەڵکی گوندی خۆمانەکە فەیسەڵ بیبانی و عیسای مام ئەحمەد و ئەوان هەڵمیان گرتەوە هێنامیانەوە ئەم هەر شەڕەکە بەو شێوەیەوە پێشوازی خەڵک چۆن بوو کە ئێوە هاتنە ناو شاری کەرکووک حەماسەتی خەڵک ئەو کاتە چۆن بوو سەرەتای هاتنمان خەڵکە زۆر بە ورە بوون ڕاستە وەرجا کە داخل بووین زۆر لە دەرگاماندا حکومەت لەبەرەوەی زۆر بە درندانە خەڵکی ئەم شاری عەزیەتدا بوو سەرەتا لە دەرگاکانماندا وایە نەزانی ئێمە ئەمنەکانین و بە قەستی بانگەکەی نەڵێن پێشمەرگەین و ڕاپەڕینە بڕوایان نەبوو کە خەڵک بڕوایان نەبوو پێشمەرگە هاتوێ و گەی بێتە ناو شار و داخل شار بوو بێت و ئێستاکانە بەو بربەیانە ئەوەندە ترسێنرا بوون چۆسێنرا خۆمان جۆمان لێ بوو لە ژوورەوە کە لە قاپیمان ماڵەکانمانەدا ماور وەرنە دەرەوە پێشمەرگەین ڕاپەڕینە وەرنە دەرەوە جۆمان لێ بوو یاوت کورە ئەمنەکان قاپی نەکەنەوە ویانی خەڵکەوە بەڵام لەوە بەدەوە خەڵک زانی و پێشمەرگەین و خەڵکاتە دەرەوە یعنی پێشوازی زۆر گەرمیان لێمان کرد ئێمە ئەو ڕۆژەی کە هاتین لە نانی ئێوارەمان نەخوارد بوو بەیانی نانمان نەخوارد بوو تەنانەت ئافرەت هەندە وا بەین بە پیرمان هاتووە من خۆم پێ ئافرەت گرتی و بە قۆڵما برمێتر ماڵەوە پڕجیفانمی لە کولیچە و خواردن کردەوەتی بە خواردنتان پێ بێ دەستخۆش زۆر سپاس ئەو مایکە بیتە کاک نەقیب ئێوە کە فەرمانتان لە کێ وەرەگرت مەسئولی محوەرەکانتان کێ بوون محوەری گشتی بڵێن ئێمە لە میحوەری لای ئێمەوە کاک ملاز عومەر کاک ملاز عومەر لە قۆڵی چەمچەماڵەوە بوو سلێمانی لێرەوە کاک وەسرەت بوو لێرەوە کاک نۆشیروان و کاک وەسرەتوان لە قۆڵی هەولێرە من لە قۆڵی هەولێرەوە نەبووم من باسی قۆڵی خۆمانەکەم بە قۆڵی سلێمانی ملازم عومەر و مامڕۆستەم ئەلێەوە بوون بەڵێ تا ئێمە ئەلێەوە ئیتجامان لێوانەوە وەرەگرت بەڵێ ئیتر ئەوە بوو کە باسی ئەوم کرد مەسەن کە ئەلێ ئەو شەڕەمان کرد هاتنە ناو شاری کەرکووک پێشەوەی کە بێنە ناو شەڕەکە مەفرەزەیەکی پارتیمان لەگەڵا بوو کە شوان مامڕەشی ئەویان لەگەڵا بوو بۆی کە ئەومان لەبیر نەچێ هەر حیزب خۆی بدەیتێ بەڵێ ئێمە ئەلحەقی شەڕی گەورەکە کە لە ناو شارە کرابوو کە تووشی ئەو شەڕە بوون ئەو ڕەتڵەی کە لەگەڵ شەید حاجی هەڵمەتە لەگەڵ ئەو سەید جەوهەرە ئەوان تووشی شەڕە قورسەکە بوون ئێمە هاتین حیزامی ئەمنەکەمان ڕووخان کە هاتین ناو ئیسکانەوە خەڵکەکە ڕاپەڕی و کۆتایی پێ هات شەڕیتیانەمە ئەوەی کە ئێمە کە تووشی شەڕ بن کە هاتنە ژوورەوە مەسەن ناوچە کوردەکان هەموو زۆربەی زۆری بیدایە بە هاتین کە هاتین لەسەر سرەکە شۆڕەوە بوون لەوێ تووشی شەید حاجی شەید عەبدوڕەزاق بووین
لە لای هین هێشتا شەڕی تا بوو تو بڵێ هەل لە ناو ئینزبات لا ئینزباتخانە ئەلوێ هێشتا مقڕی ئینزباتخانە شەڕی تا بوو ئەلەوێ کاک ڕەزاق ڕامانیگروتی ئەلەوێ زارە ڕاوەستن بە ئەوێ پاکەوە بێ کە ئەوێ پاکەوە بنجا مایەوە بۆ ئەوەی کە چوین بۆ فەیلق کە چوینە فەیلق لە فەیلق شەڕی فەیلقمان کرد سەگەڕێکی کوردستانە ئەلەوێ ئەو شەڕەمان کرد الحەقی من ئەلەوێ لەگەڵ شەید ئاکۆ و شەید ئاوات و کاکسەتۆی ساڵح سەعید و ئەوانەمان هەموو لەگەڵا بوو لەو شەڕەیە من دابڕام لەگەڵ ئەم کاک سەرکەوتەیە لەگەڵ شەیدوریایە یەکمان گرتەوە تر ئەو شەوە ئەو ڕۆژە تا هین ئێوارە لە شەڕابووین دوای ئێوارە گەڕاینەوە هاتین وتمادەم وایە باچین بۆ ڕەحیماوە لە کاک سەرکەوتە هاتین بۆ ڕەحیماوە چوومە ماڵی خاڵۆیەکەم ئەلێمانەوە شەو لێمانە بۆ دوایی کە هاتنەوە بەیانەکەی کاک ڕەوەندی مەلا مەحموود و کاکەمەدی حاجی کاکە ڕەشوان مەخەڕێکیاندا نەبوو لە مەدرسەی سەرکەوتنین ڕەحیماوە کە چوومە لایەن و ئانە وتم زانچێ وتی پێم وتی ئەزانی یونس برای شەید ئاکۆ شەید بووە ئەو کاتە شەید ئاکۆ ما بوو سەرتیبمان بوو وتی ئەو شەید بووە جا ئەو لەگەڵ کاک سەرکەوتوانە بوو لە هین نبوو لەگەڵ کاک مەلا فەرمان نبوو کاتی خۆی لە پارتیزانیەکەیە کاک ئاکۆ بە پارتیزانی لەگەڵ ئێمانەی هێنایە خوارەوە ئەو پێشەوە شەید ئاکۆ دوو برایکە شەید بوو وتی بە ئەممان بمێنێتەوە کەچی ئەو ئەلەوێ شەید بوو کە وای وت الحەقی من زۆرم پێی ساڵە بسکۆلە بەرەوەی ئەوان ئایلێکی زۆر مزەحی ئەوانن ئەوە بوو گەڕامەوە بۆ مەقەڕێکیاندا ناو بارگەیشاندا نبوو لە ئێسکان چوومە ئێنجا پێشەوە شەید غەریب هەڵەتنی بریندار ببوو کە هاتین بۆ خوارەوە لەوێ لە ناو مەقەڕەکەیە کا غەریب تووشم بووتی کا غەریب وتی ها نەقیب چییە نامناسیتەوە کە سەلام بۆی نەکرد لەبەرەوە نەمشەوەش بووم وتم نەوەڵاتی باوشمان لێکدا یەکتمان ماچ کرد باوەیەک و یەکمان نەبین لەگەڵ شەید غەریب هەڵەتنیە وتم شتێکی ئەو هایە وتی خەمن نەبێ زۆر سپاس دێمە وڵات کاک نەقیبگیان کاک مەحموود فەرموو بەردەوام بە ژیانەکەمەر وەکو کاقادر ڕاماژەی پێکرد کە ئەو هێزە لە ناوەوە حەسر بوو هێزی دژمن دەوری شارەکەیدا بوو ئێمە خوتەیەشی دیکەماندانا خوتەی خۆمان گۆڕی فیشەک و عیتادی کەممان پێم مابوو سگو لە ئارپیسی و بیکەیسی و ئەوانەی دیکە مەفرەزەکانمان چەند مەفرەزەیەک هەریەکە سەرکردایەتی مەفرەزەیەکیە کرد لەوانە شاهۆ بوو ئاورێ دڵشاد بوو هاوڕێ شاڵاو بوو هاوڕێ عەدنان بوو ئەمانە هەریەکە لە قۆڵێکەوە پێیانمان وتبوو من و حەمەڕەشاش کە بەرپرسی یەکەمی ئێمە بوو هەریەکە لە قۆڵێکەوە ئەیویست مقاومە بکە بەرامبەر ئەو هێزە نەیاتە ژورۆ نەیاتە ناو شارەوە چاوەڕێمان بوو حتا هێزی دووەم داخل بێ کاتژمێر گەیشتە دەوری سەعات ئەوانە هەستمان بەوە کرد هێز جولاوە هێز وا دێ بەرەو ئەو دەبابانەی لا قەبرستانەکە و دەوری ڕەحیماوە ئەوانە ناقیلە و دەبابە ئەو شتانە دەوری شارەکەی دابوو ئەوان لەولاوە هەستمان پێ کرد کە هاتن ئێمەش لە ناو شارەوە دامان نەبەر دەستڕێژ تەقەمان لێ کرد تەقەیە زۆرمان لێ کرد ئەوانش لەولاوە تەقەیان لێ کرد ئەو هێزە بەو شێوەیە شکاو هەڵات بەو شێوەیە توانیمان کۆنتترۆلی وەزعەکە بکەینەوە دووبارە مسەیتەر بووین و هێزی پێشمەرگە ژوانەی بە ئیمدادی ئەوانەی ناو شارەوە بوون هەمویان هاتن داخل بە شار بوون بەو شێوەیە شاری کەرکووک ڕزگار کرا بەڵام ئێمە شەیدێکی زۆرماندا لە کەرکووک ملازم شێرزادمان لەوێ شەید بوو پێم خۆشە ناوی هەموو شەیدەکان بێنی هەموو ئەوانەی کە لەگەڵت بوونە هاوڕێکانت ئەوانە هەمویان ناویان بێنی لەبەرەوەی ئێوە خۆتان لە مەدانەکە بوونە خەڵکە زانێت کە ئێوە پاڵەوانینە ئەو داستانە بوونە هاوڕێی زۆرمان لەگەڵا بوو زیاتر لە حتا هاوڕێ ئێمە بەشدارمان کرد چوینە ناو شارەوە لە چۆنیەتی بەڕێکەوتنمان بۆ ناو شاری کەرکووک لە سەرەتا مامۆستا عەلی ڕووسی عەلی زەنگەنە منشورە ئەو لەگەڵ برادرانی بەرەی کوردستانیە لە کوردنەکە بەشدار بووە دوای ئەوە شاخەوان حەساری ئەو هێزەی بۆ ناو کەرکووک کەسێ ئەو تەشکیلی کرد بە ئاگداری ئەو بوو ئەو تەشخیصی بەرپرسەکانی کرد فڵان بەرپرسە حەمەڕەشاش بەرپرسی یەکەم بوو دوای ئەو من بەرپرس بووم ئەنجا ئەوانەی دیکە مەفارزەکان ئێمە هەر یەکە کردمانە ئامر مەفرەزە ئەوانە شوێنەکانمان تەشخیص کرد بوو دیاریمان کرد بوو زۆر سەرکەوتوانە توانیمان ئەوەی مەراممانە
پێی بگەین زۆر سپاس ئەو مایکەبیتە کاک سەرکەوت فەرموو جەنابەت وەک باست کرد و تۆ لە قۆڵی هەولێرەوە پێم خۆشە زیاتر تیشک بخیتە سەر ئەم قۆڵی هەولێر و لێرەوە فەرماندەکانی ئێوە چێبوون هاوڕێکانتان چێبوو ئاستەنگەکانتان چی بوو کە هاتە بەردەمتان چۆن توانیتان ئەو بربەستانە بشکێرن بۆ ناو شاری کەرکووک سپاس دەکەم ئێمە تەوان بەرنمەکان لە پردیەوە دەستی پێکرد کاک نۆشیروان لەوێ بوو کاک شێت عەبدەڕەزاق بوو کاک کۆسرەت بوو کاک حەشەید حەسەن کوێستانی بوو سەفینی مەلاقەرە بوو کۆمەڵە لەوانە من خۆم بینیانم کاک بەڵێ ئەبێ قۆڵی من بەڵێ کە ئیتر ئەوانە هەمووی لێ تاوان بەرنمەکان لەوێ داڕێژە کاک مەسعودیش هات بۆ ئەوێ کە هاتبوو سەیری کردبوو هیچ هێزێکیان نییە لە سنووی پردێ نۆشیروان ئیتر بوتی ئێمە کاکە وەکو کەرکووک وەکو گەرمیان ئێمە وەکو ناوچەی سوارانیش ئەوە کەرکووک ئەچین بۆ کەرکووک بەهێزەوە ئەچین ئازاد شیەکەی وەزیری بەرگریشی لێە بە هەموو هێزەکەیەوە بەڵێ سێ زنجیرە مۆڵگەی لێ دروست کرابوو بربەستی گەورە بوون هەمووشی لۆغم و کۆمەڵش ترشی لەسەر بوو ئێمە بڵێن کە دوای ئەوەی کە بڵێن لە 16 مانگەڕاینەوە لە پردێ و دوایەوە لە 19 مانگ دەستمان پێوە کرد بە هێزەکەەوە بام هێزی بەری کوردستانی بوو هێزەکە ئەو هێزەی کەمان چوو بۆ ناو شارەوە ئێمە لە پشتەوە لە دوای ئەوانەوە منمان بە ڕێبیەکانەوەنا تر شەڕ لەگەڵ ڕێبیەکانە دروست بوو هەتا هێواشە میشکە هەتا ئێوارە ئێمە لە مەغریبا توانیمان بگەینە ناو ڕەحیمەوە لەگەڵ ئێمە کێکیشتی ناو ڕەحیمەوە ئاگری نەورەس کرایە مانای 20 مانگ بوو بیست لەسەر 21 بوو دیتر لێ هەم بە شاد و شکر دوایەوە بەڕام جەژنی سەرکەوتن بوو بە دوو جەژن جەژنی و نەورۆز و جەژنی ڕزگارکردنی شاری کەرکووک زۆر سپاس کاک سەرکەوت جان کاک مەحموود لە هاوڕێیانی حیزب و شیوعی زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئێمە میوانی زیاترمان بانگێش کرد بوو لە برادرانی حیزبی شیوعی بەڵام بەتەنها جەنابەت هاتی زۆر سپاس مامەقالە ژیان جەنابەت سپاس دەکەن کە ئەرکت کێشا لەگەڵمان بەشدار بووی لەم بەرنامە کاک نەقیب بێبانی جەنابشت هەروەها سپاس بۆ ئامادەبوونتان بەرنامەکەمان هەر ئەوەندەیە هەر ئەوەندە دەرفەتمانەیە کە بتوانین وتەکانی جەنابتان وەربگرین لەسەر ڕزگارکردنی شاری کەرکووک من هیچم نەماوە ئەگەر لە کۆتاییە جەنابەت شتێکت هەبێ بێڵێ بفەرموو دەستا خۆش بێ زۆر سپاس ئێمەش سپاستانەکەین بۆ کەناڵی کەرکووک و بەڕێستان کە بۆ ئەم بەرنامەیە بۆ ئێمە ڕەخسانتان و ئێمەش بتوانین لەم بەرنامەیە توانین بێتمان ئینشەڵا شتێکمان ڕوون کردێتەوە بۆنەوەی داهاتوومە زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنمەیەکی کورتە ئەوها باسی ڕاپەڕینکەین بەشێکی ناتوانین بەشێکی کەمی حەقی ڕاپەڕین بدەین چونکە ڕاپەڕین ئەوەندە هینێکی گەورە بوو خەڵکێکی زۆر قوربانێکی زۆرمانتیادا یعنی ڕژێمی بەعەز بە هەموو توانایەکیەوە هەوڵێدا کەرکووک هینێ بەڵام بۆ یەکەم جار بوو کەرکووک کەوتە دەستی کوردەوە و کورد ئاگری نەورۆزی تا کردەوە و بێگومان زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ بۆ ئەم بەرنامە زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان وەکو میوانەکانم باسییان کرد ڕزگارکردنی شاری کەرکووک بەڕاستی پرۆسەیەکی ئێژگار سەخت بوو و پرۆسەیەکی ئێژگار قورس بوو و ئەمە بەرنمەیەکی زۆر بەرنمەیەکی تۆکمەی بۆ داڕێژرا بوو ئەمەی کە ئێمە باسیەکەین لەم بەرنامە و چوار میوان لەگەڵمانە لەم بەرنامەدا لە قۆڵی هەولێرەوە بێگومان دەیان و سەدان و هەزاران ڕۆڵەی قارەمانی ئەم گەلە چەکی شەرەفمەندانیان لەشان کردبوو و تەنانەت ژنیش چەکی لەشان کردبوو بۆ ڕزگارکردنی شاری کەرکووک و بۆ ئەوەی بتوانن بۆ یەکەم جار لە مێژوودا کەرکووک و کوردستانیەتی کەرکووک بسەلمێن و ئەم شارە لەسەر دەستی هێزەکانی ڕۆڵەکانی کورد ڕزگار بکرێت من هەر ئەوەندە دەرفەتەمەیە کە بتوانم دەرفەت بە هاوڕەکان و بە میوانەکانم بدەم کە باسی ڕزگارکردنی شاری کەرکووکەن بێگومان لە بەرنامەی تر و لە کاتی تر و لە ساڵیادی تردا باسی لایەنەکانی تری ڕزگارکردنی شاری کەرکووک ئەەکەین وەکو کاک نەقیب فەرمووی ئەمە لایەنێکی بچووکی بەشێکی بچووکی باسکردنە لە ڕزگارکردنی شاری کەرکووک تا بەرنمەیەکی تر و تا دیدار و یادێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ بێ سپاس بۆ ئێوەش کاک قاریان زۆر سپاس کاک مەحموود جان زۆر سپاس کاک سەرکەوت جان